پرۆژەی ئابستراکت پرۆژەیەکی نوێی هونەرمەنددار و ڕسوولە کە 49 شێوەکار لەم پرۆژەیەدا بەشدارن. پرۆژەکە لە گەلەری ئێستای کارگەی کللتور کرایەوە و بەردەوام دەبێت. بۆ قسەکردن لەسەر ئەم پرۆژە هونەریە نوێیە ڕاستەوخۆ ڕێژنە ڕزگارمان لەگەڵدایە. ڕێژنە سڵاو لێبێ. بەڵێ ئاکام سلااو لە ئێوە ئاکام ئێرە گەلەری ئێستاە لا کارگەی کللتور لە شاری سلێمانی ئەمڕۆ لەلایەن هونەرمەند دارۆڕەسوولەوە پێشانگایەکی شێوەکاری بۆ ماوەی 2 ڕۆژکە پێشانگاکە کراوەتەوە بۆ ژمارەیەک لە هونەرمەندانی شێوەکار کە پێکاتون لا 49 هونەرمەند کە لەم پێشانگایەدا بەشداریان کردووە. من بەڕێز هونەرمەنددارە ڕسوول لەگەڵم ئامادەیە گفتوگۆیەک دەربارەی ئەم پێشانگا و ئەم پرۆژەنەیە لەگەڵ بەڕێزیان ئەنجام دەدەین. مامۆستاگیان سلااوت لەبێ بە ئەرک نەبێ بفەرمی تێرە. مامۆستا ئەمێ لەوە دەست پێ بکەم هونەری ئەبستراکت چییە؟ پێمان خۆشە باسێک لە هونەری ئەبستراکت کەی سواس دەکەم. بەخێربێن هونەری ئەبستراکت شێواز و ڕێچکە و قوتابخانەیەکە لە مێژووی هونەرە کە لە سەرەتایی سەدەی 20 لە ئەوروپا دروست بوو لە سەردەستی چەند هونەرمەندێکی وەکو ڤاسیلی کاندنسکی و چەند هونەرمەندێکی تر. ئەم ڕێچکە هونەریە تیشکە خاتە سەر هێڵ و ڕنگ و ئازادی بێسنوور بۆ هونەرمەند. هونەر بەگشتی لە ڕێنسانسەوە یا لە مێژووی هونەرەوە کە تاکو ئیمپرشنیزم و ئینتیباعیەت تا ئەو کاتە ئەنی کاتە 450 ساڵ یا زیاتر قوتابخانە هونەریە جیاوازەکان بە شێوازێکی شانەکرد کە پێیان وت شێوازی فیگوراتیڤ واتە ئەو شتانەی کە لە دەوروبەری ئینسانە لە ژیانە مرۆڤ و ئاژەڵ و ئەم شتانە لە ناو بە شێوازی فیگوراتیڤە هاتنە گزارشت. بەڵام کاتێک کە ئەبستراکت دروست بوو ئەبستراکت خۆی تەجرید کرد لەم شتانە زیاتر تەرکیزەکاتە سەر حاڵەتی دەرونی و حاڵەتی نەفسی هونەرمەند و ئەو حاڵتێک کە لە ستۆدیۆیە ئیشی لەسەرکات و دوای ئەوە هونەرمەند ئەم شێوازەی چەندین شێوازی لقیتری لێبووە و ئەم شێوازە لەو کاتەوە تاکو ئێستا کاری پێکرێت لە جیهانە. ئێمەش لە ڕاستیە ئەم پێشانگای لەسەر ئەو کۆنسپتە هێنامانەتە کایەوە کە بزانین هەڵبەتە هەر قوتابخانەیەک و ڕێچکەیەکی هونەری لە دنیاە کە دروسە بێت دوور یا نزیک یا درەنگ یا زوو ئەگات بە ئێمەش و بە شەرق. ئەم پرۆژەیە وەکو لێکۆڵینەوەیەک وایە کە بزانرێت هونەرمەندانی ئێمە تا چ ڕادەیەک بەم قوتابخانەیە سەرسام بوون ئیشان پێکردو و گزارشیان کردووە. ئەم پێشانگایە 49 هونەرمەند لەخۆگرێت. هونەرمەندەکان لە تەمەنی بڵین موالیدی چلەوە تایەتی تاکو 2003 و هونەرمەندەکان بەگشتی هونەرمەندی ئەم هەرێمەی ئێمن باشوورن و چەند هونەرمەندێک لە دەرەوە کە لە دەرەوە ژین ئەوانش بەشداریان کردووە. 8 خانمی هونەرمەندی تایە و وەگوتم هەر کەسێک لەو هونەرمەندانە بە چەندین تابلۆ بەشداریان کردووە. هەنێ جار ئەتوانرێت وەکو چەند پێشانگایەکی تایبەتی لە ناو پێشانگایەکی هاوبەشی گەورەیە ببینرێت. ئەم پێشانگایە وەکو مێژوەیەک وایە دەربارەی هونەری ئەبستراکت بەتایبەت هونەری ئەبستراکتی کوردستان کە هونەرمەندەکان ئیشان لەسەر کردووە. دەستخۆش مامۆستا ئەمێ بپرسم جیاوازی ئەم پرۆژە نوێیە لەگەڵ پرۆژەکانی پێشووی بەڕێستا چییە؟ بە دڵنیاییەوە بۆ هەرچ پرۆژەیە کۆنسپتێکی تایبەتی خۆی هەیە بیرکردنەوەیکی لە پشتەوەیە. وەک باسم کرد ئەمە یەکەم جارە کە بۆ نمونە ئەو جیاوازەی کە لە ناو سیاقی هونەرە ڕێچکەیەکی هونەری ببێتە بابەت کە ئەویش ئەبستراکتە. ئەمە خۆی بابەتێکی گەورەیە بابەتێکی شمولیە و لەو لێکۆڵێنەوەیە ئەتوانرێت ببینرێت کە وەک باسکرا لە ناو قوتابخانەی ئەبستراکتە چەندین ستایل و شێوازی جیاواز هەیە. لێرەش ئەم هونەرمەندانی ئێمە ئەم شێواز و جیاوازی ئەبینرێت. دەستەکان نەخۆش بێ سپاس بۆ بەڕێز مامۆستا دارە ڕسوول کە بەڕێزیان ڕێکخەری ئەم پرۆژەیەن. بەڵێ ئاکام من هونەرمەندێک لەگەڵم ئامادەیە کە بەڕێزیان بەشدار بوون لەم پرۆژەیەدا بەڕێز شارە ڕەشیدا کە ئێستا لەگەڵم ئامادەیە گفتوگویەک دەربارەی کارەکانی یەکەین. مامۆستا سلااوت لەبێ ئەم کاتت باش بە چەند تابلۆ ئەمڕۆ لەم پێشانگای خود لەم پرۆژەیە بەشداریت کردووە؟ من بە 5 تابلۆ بەشدارم.
بەڵێ دەپرسم هوەری ئەبستراکت چ جیاوازیەکی هەیە لە چاوفۆرمەکانی هوەری شێوەکاریە؟ بڵێ خۆی کە بەس لە هوەرەکەین هوەر بەگشتی مەسجێکی هەیە مەسجەکەشی ئەوەیە کە چۆن شتێک کە ئێمە هەموو ڕۆژێک ئەیبینین خەڵک هەمووی ئەیبینێ شتێکی مەئلوفە شتێکی بینراوە چۆن ئێمە بتوانین ئەو شتە مەئلوفە بکەین بە شتێکی ناباو و ناوازە چۆن وای لێ بکەین لەوەی کە خەڵک هەستکە یەکەم جارە ئەم شتە ئەبینێ بە شتێ لە کاتێک ئەو خۆی هەموو ڕۆژێ ئەو بابەتە ئەبینێتەوە هوەری ئەبستراکت جیاوازیەکی زۆر و تایبەتمەندیەکی زۆری هەیە لەگەڵ هوەرەکانی تر یا با بڵێن لەگەڵ قوتابخانەکانی تر ئەویش ئەوەیە کە زۆرترین کار لەسەر هەستی ناوەکی هونەرمەندەکە خۆی ئەکات واتە لێرەیە هونەرمەند هەستەکانی ئەبن بە میحوەری سەرەکی کارەکەی ئەمە لەلایەکەوە لەلایەکی تریشەوە بعربی ئەڵێن سهل الممتنع واتە ئاسانە بەڵام بەردەست نییە زۆر قورسە بۆ بەردەست بوون کە ئەتەوێ بینەرێکی سادە بێت تەماشا ئیشێکا تەسەورەکە مشتی زۆر بەڵام ئەگەر خۆی بێتە پرۆسەی کارکردن ئەتوانە بینێ بە ئەبێ ئەو هونەرمەندە بە چەندین قۆناغا ڕۆیشت بێت ئەنجا ئەتوانێت بگا بە کارێکی ئەبستراکت. مامۆستا دەپرسم هوەری ئەبستراکت تێڕوانینێکی قۆڵی ئەوێ کاتێک بینەر سەیری ئەکا لە ئێستادا ئەم هوەرە لە چ ئاستێکدا یاخود پێشوازی ئەو بینەرانی کەیان سەیری پێشانگایەکی لێم شێوەیە ئەکەن چۆنە؟ ڕاستێکی ئەم پرسەرە زۆر بەجێیە ینی ئەمە هەمووی پەیوەندی هەیە بە وشیاری هونەرمەندەکە لەلایەکەوە و هوشیاری بینەریش ئەمەش جیاوازێکی تری قوتابخانەی ئەبستراکتە لەبەر ئەوەی ڕەهەندی زۆری هەیە بۆ ینی با بڵین گۆڕەپانێکی گەورەیە بۆ ڕاوەکردن و شرۆڤەکردن یعنی چەندە ئەو هونەرمەندە لە تێڕوانینی خۆیەوە ئیشێک ئەکات کۆمەڵێ با بڵین بیرکردنەوەی تایبەتی خۆی هەیە و ڕۆیای خۆی هەیە ئەوەندەش بینەرەکە ڕۆڵ ئەبینێ لەو ئیشەیە بۆ لەبەری تۆ نایی بە وەکو قوتابخانەکانی تریا با بڵێن ئەگەر بە تەشخیص نەکەین بەڵام ئەگەر قوتابخانەی کلاسیک یا قوتابخانەی واقعیەت فۆرمەکەت بە ڕاستەوخۆ نمایش ئەکا هەموو کەسێ بە ئاسانی ئەتوانێ یعنی پەیوەندی نییە بە هوشیاری بینەر کەواتە ئیشی ئەبستراکت پەیوەندیەکی زۆری هەیە ینی هەم بەوەی کە ئەنجامی ئەیە هونەرمەندەکە و بینەرەکەش ئەبێ لە ئاستێکی وشیاری هونەری باشا بێ بۆ ئەوی بتوانێت ئەویش ڕاوە و شرۆڤەی هەبێ بۆ ئەوی بتوانێت لێکدانەوە و وەکاریشی تێبکەیان واتە با بڵێن تەفاعلی بێ لەگەڵ ئیشەکەیە. سپاس بۆ بەڕێز مامۆستا شارا ڕەشید کە هونەرمەندی شێوەکارن و لەم پرۆژەیەدا بەشداریان کردووە. بەڵێ ئاکەم ئەمەوێ بە بەڕێستان و با بینەرانش بڵێم کە ئەم پێشانگایە لە گەلەری ئێستا لا کارگەی کلتور ڕۆژانە جگە لە ڕۆژانی یەکشەمان بەردەوامی هەیە پرۆژەکەش تاکو سیویەکی یەک بەردەوامی دەبێت. ڕێژنە سپاس بۆ تۆ و میوانەکانت.